عراق و ئەگەری مەترسی جارمانی ئابووری لە ئێستادا بەهۆی بارودۆخی سیاسی و دابەزینی نرخی نەوت و ڤایرۆسی کۆرۆناوە لە یەکادا حکوومەتی عراق بەرەو قەیرانێکی قوڵی دارایی هەنگاو دەنێت چونکە لەلایەکەوە بە تەواوەتی پشتی بەداهاتی نەوت بەستووە بۆ دارایکردنی بودجەی ساڵانەی کە بەشی زۆری بۆ موچەی 4 ملیۆن فەرمانبەر دەڕوات لەلایەکی تریشەوە پێویستی بە خەرجی داراییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەمە جگەلەوەی بودجەی ئەمساڵ لەسەر بنچینەی پێشبینی فرۆشتن نزیکەی 3 ملیۆن و 800 بەرمیل لەوت ڕۆژانە بە نزیکەی 56 دۆلار بۆ هەر بەرمیلێک بەڵام بەپێی نوێترین داتاکانی ئەم هەفتەیە 3 ملیۆن و 500 بەرمیل لەوت بە 21 دۆلار بۆ هەر بەرمیلێک فرۆشتووە بەم جۆرەش ئابووری عراق بەرەو داکشانێکی مەترسیدار دەڕوات و ڕۆژ بە ڕۆژ دیناری عراقی لە پاشەخشەدا دەبێت بەڕوونی عراق لە پەیڕەوکردنی سیاسەتی ئابووریدا بەو داهاتەی کە بە دۆلار دەستی دەکەوێت لە ڕێی فرۆشتنی نەوت دەیخاتە بازاڕەوە و لە ڕێی سویلەی دیناری عراقی لە بازار ڕای دەکێشێتەوە بەڵام لە ئێستادا لەبەرەوەی نرخی نەوت دابەزیوە و بانکی ناوەندی بڕێکی کەم داهاتی دۆلاری دەست دەکەوێت کە بە شێوەیەکی پێویست بەشی ئەوە ناکە دووبارە دیناری عراقی ڕابکێشێتەوە و لە بازار بەمەش سوێیلاکەم دەکات بەو هۆیەوە ئابوورناسان چەند پێشبینیەک دەکەن بۆ پڕکردنەوەی ئەم کورتێنانەی عراق وەک بەکارهێنانی زێڕ یەدەک یان دەرکردنی قەواڵە یاخود چاپکردنی پارە بەڵام ئەمەیان دەبێت دوایین ڕێگە چارە بێت حکوومەتی عراق بیگرێتە بەر چونکە دەبێتە هۆی ئەوەی بەهای دیناری عراقی بە تەواوەتی دابەزێ و بەوەش هەڵاوسان لە ناو بازاردا دروست دەبێت هەروەها دەستکاریکردن و کەمکردنەوەی بودجە چونکە حکوومەت دەبێت بەپەی داهات بودجە تەرخان بکات ئەگەر نامیش دەبێت ئەهۆی کورتهێنان و چاودێرانیش پێیان وایە ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا 1 بۆ 3 مانگ زیاتر بخانێت ئەوە عراق ڕوبەڕووی ئەو ڕووداوانە دەبێتەوە بەڵام ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە و ئابووری جیهان و بە تایبەتیش عراق باشتر بێتەوە ڤایرۆسی کۆرۆنا لەناو بچێت ئەوە بارودۆخەکە بە پێچەوانە دەبێتەوە